بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و ڕەحمات و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست تا دەبین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیشتری تازەی بەرنامە لە خزمەتی مامۆستایکی ناودار لە وەڵزێ ڕێزار جەنابی مامۆستا مەلا عوسمانی یەکدەست. ئەو مامۆستا بەڕێزەی کە زیاتر لە 40 دانە ساڵ خزمەتی بە حوجرە و فەقێیانی و هەروەها زانستی شەرعی کرد لە پاڵ ئەوەی کە جەنابی مامۆستا هەم وتاربێژێکی سەرکەوتوو هەمیش لە پێشنوێژی و هەمیش ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە بواری کۆمەڵاتی. جاخوازارین ئەوەی ئەزیز و خۆشەویست تا دواساتی بەرنامە لەگەڵمان من بۆی بزانین ئێمەمان وەکو کرد چۆن مامۆستایەکی ئاوا هەڵکەوتوو مامۆستایکی ناودار هەم پایابەرز لە ڕوانگەی شەرع و زانستەوە هەمیش لە پێگەیشی بەرزی کۆمەڵایەتی. تا دواساتی بەرنامە بینەر و بیسەرمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا عوسمانی یەکدەستی ڕووستایی. ناوی مامۆستا مەلا عوسمان کوڕی ئەحمەد کوڕی مەلا محەممەد کوڕی مەلا عەبدوڵڵای کوڕی مەلا ڕەسوولی مالە سێنە و لە ساڵی 1970 زاینی لە گوندی ڕووستەی دەڤەری باڵەکایەتی لەدایک بووە. مامۆستا هەر لە مناڵیەوە لە خزمەت مامۆستا مەلا ئەحمەدی گەورەی ڕووستێ کە زاواشی بووە دەستی بە خوێندن کردووە. هەر لە فێربوون و خوێندنەوەی قورئانی پیرۆز تا زانستە سەرەتاییەکانی وەک نەحو و سەرف و زمان لە پاڵ خوێندنی ئایینیش چۆتە قوتابخانە لە هەمان گوند. مامۆستا هەروەکو مامۆستاکانی تری کوردستان بۆ ئەوەی زۆرترین زانست و زانیاری وەربگرێ لەسەر پێشنیاری مامۆستای گەورە گوندی ڕۆست بەجێ دەهێڵێت و بۆ وەرگرتنی زانستە شەرعیەکان بە دوای زانای پایە بەرز دەگەڕێت و چەندین شوێن گەڕاوە لەوانە ڕەواندووس، هەولێر، خۆشناوەتی، کەرکووک، ناوچەی پشدەر و بتوێن، چەندین شار و شارۆچکە و گوندیش لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕەواندووس لای شێخ مەلا عەبدوڵڵای سەران خوێندوویەتی و لە خۆشناوەتی لە سکتان لای مامۆستا مەلا ئەبووبەکری کۆیی و لە هەولێر لای مامۆستا مەلا جەمیلی مەلا شەفیعی خۆشناوەتی و لە ناوچەی پشدەر و بتوێن لای مەلا عەبدوڵڵای گەناوەیی و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە گوندی کەوپەڕ لای مامۆستا مەلا خەلیلی کەوپەڕی خوێندوویەتی. پاش خوێندن و گەڕانێکی زۆر دوجار مامۆستا دوا قۆناغەکانی خوێندنی لای مامۆستا مەلا محەممەدی بۆکانی لە گەڵاڵەی شینکایەتی تەواو کردووە و هەر لەوێژ لە سەردەستی مامۆستای ناوبراو لە سەرەتای چلەکان بڕوانامەی زانستی وەرگرتووە. پاش وەرگرتنی بڕوانامەی زانستی مامۆستا ڕوو لە کوردستانی ڕۆژهەڵات دەکا و لە گوندی بێوارانی سەرو سەر بە شاری سەردەشت بۆ یەکەم جار وەک پێشنوێژ و وتار خوێندا مەزرا و هەر لەوێ ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێت. بە هاوکاری خەڵکی گوندی بێوران مامۆستا مەدرسە دەکاتەوە و دەست دەکات بە وتنەوەی زانستە شەرعیەکان و بەو بۆنەیەوە خەڵک ڕووی تێدەکەن و بۆ خوێندنی زانستە شەرعیەکان مامۆستا زیاتر لە 40 ساڵ بەردەوام بووە لەسەر خزمەتکردنی مزگەوت و مینبەر و میحراب وەکو پێشنوێژ و وتار خوێن و مودەڕیس. دەستێکی باڵای هەبووە لە زانستەکان بەگشتی وەک نەحو و سەرف و کەلام و مەنتیق و بەلاغە و ئوسوڵ و فەرائیز و تەفسیری و فیقهی ئیسلامی. لە ناوچەی باڵەکایەتی و پشدەر و بتوێن مامۆستا وەکو مەرجەعێکی سەرەکی تەماشاکراوە بۆ کاروباری فتوای شەرعی و لە هەمان کاتیش دەستێکی باڵای هەبووە لە بواری کۆمەڵایەتی و چارەسەرکردنی کێشەکان. مامۆستا کەسێکی چاو نەترس و ئازا بووە لە بەرامبەر دین و شەرعدا، سازشی بۆ هیچ کەسێ نەکردووە و ناحەقی قبول نەکردووە لە هیچ کەسێک هەرچەندە ئەو کەسە لە پلەیەکی کۆمەڵایەتی یان سیاسی بەرزیش بوو بێت. پاش خزمەتکردنێکی زۆر کە زیاترە لە 45 ساڵ مامۆستا مەلا عوسمانی یەکدەستی ڕووستایی لە مانگی حەوتی ساڵی 1991 لە تەمەنی 74 ساڵیدا لە شاری هەولێر دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێ و بەیاوەری کۆمەڵێک زانا و قوتابی تەرمی مامۆستا دەهێنرێتەوە سۆران و
لە گۆڕستانی گوان بە خاک دەست پێردرێت. دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ ئازیزان و خۆشەویستانی ڕچەی زانایان بۆ درێژەدان لە خزمەتی سیرەت و پێگە و پایەی زانستی جەنابی مامۆستای بەڕێزمەند مامۆستا مەلا عوسمانی یەکدەست لە خزمەتیەکێک لە کوڕەکانی هەڵبەتە جەنابی مامۆستا سێ کوڕە هەبوون، یەکەشیان گەڕاوەتە بە ڕەحمەتی خوا، ئەوەی کە ئێستا لەگەڵی دەدوێن مامۆستا کەمالی کوڕێتی مامۆستای بەڕێز هەمان بە هەمان شێوە 5 کچیشی هەبوون لە کچەکان جێشیان وەفاتی فەرمووی خوای گەورە عافیان کات. جا بۆ درێژەدان و زیاتر ڕوچون و قوڵبوونەوە لە خزمەت و سیرەتی ژیانی جەنابی مامۆستای بەڕێز لە دەستپێکە لە خزمەتی مامۆستا کەمالی کوڕێک کە بەڕێزشان مامۆستان بەڵام مامۆستای قوتابخانە بڵێن سەربردەی سەرەتایی تەدریسی جەنابی مامۆستا تا ئەو کاتێک کە بڕوانامەی زانستی وەردەگرێت و دواتریش دەست دەکات بە دراست و ئەو قوتابیانێک کە لە خزمەتی جەنابی مامۆستا خوێندویانە و ئەو شوێنانەشی کە کوردیەتی هەم وەکو دەرس خوێندن تێیدا و هەمیش بۆ کۆی کە دەرسی تیادا گوتوتەوە. مامۆستا کەمالجیان سەلامی خوای گەورە لەسەر بێت لە دەستپێکە. عليكم السلام ورحمة الله. طبعا خۆشحاڵین لە خزمەتی جەنابتانە لە خزمەتی مامۆستاش ئاوا بەرزە دەدوین. سەرەتا پێم خۆش ئەوە بزانم وەکو باوچێک سەرەتا پێناسەی جەنابی مامۆستا بکە کە مامۆستا چۆن باوچێک بوو لەگەڵ بەڕێستانە. سەرەتا بەخێراتنی بەڕێستانەکەین، خۆشحاڵین کە بەسەر و کردینەوە بە تایبەتی لە نقطەی کە تا ئێستا کەس ئەو نقطەی باز نەکردیە باسی بابم بە ڕەحمەتێبی مەلا عوسمانی یەکدەست. بەخێربێن سەر چاوان. مامۆستا مەلا عوسمانی یەکدەست مامۆستا لە ڕاستێ لەدایک بووە. ئەمن دەزانم بەڵام دەمەوێ بیکەمە پرسیار بۆی کە بینەریش چۆن دەڵێ سەریان تێیدا دەرسێ لەبەر سپێ گوتراوە یەکدەست یان بۆ مەشهور بووە. بابم لە ساڵی 1970 لە گوندی ڕوستێ لەدایک بووە، هەر بە منداڵی دەستی ڕاستەی کەوتۆتە ناو ئاگر و دەستەکی ئەوها وەڵحاصڵ ئیشی پێ نەئەکرا لەبەر هەندێک پێیانە دەگوت مەلا عوسمانی یەکدەست. زۆر باش. جا پێم بڵێ بۆن منم سەرەتا پرسیارەوە کرد پێناسەیەکی جەنابی مامۆستای باوکتم لەوە بکە ئەو مامۆستا بەڕێزەی کە ئێمە دواتریش بینەرانیشی خۆشمان جێمان لە لیقا و لێدوانی هەندێک لە قوتابی و کەسە نزیکەکانی جەنابی مامۆستا دەبێت کە چۆن مامۆستایەک بووە. جا پێناسەی بەڕێستان وەکو کوڕی ئەو. بابم نەک هەر بابم بوو بە کورتی وەصفی بابم پێ ناکرێ، بابم هەم مامۆستا بوو هەمیش باوکم بوو، ینی هەم مامۆستامان بوو هەم باوکیشمان بوو. ئینسانێکی نازانم چۆن باسی کەم، ئینسانێکی پڕعیلم بوو بەرامبەر بە منداڵەکانیشی و بەرامبەر بە دەوروبەریشی وەڵحاصڵ زۆر ئەمە ناتوانم وەصفی بکەم. لە دەستپێشی خوێندنی جەنابی مامۆستا لە چێوە دەستی بە دراست کرد لە تەمەنی چەند ساڵیەوە و لە خزمەتی چێ؟ ئەوەی من ئاگادارم و کە بۆ خۆشی باسی کرد لە ساڵی 1936 لە گوندی ڕوستێ قوتابخانەی گوندی ڕوست کراوەتەوە کە کراوەتەوە ئەو چۆتە بەرخوێنی قوتابخانەی گوندی و هەم لەکن زاوایەکەی کە مەلا ئەحمەدی ڕوستێ مەشهورە مەلا ئەحمەدی گەورە بڵێ لە هەردوو لایەن دەرسی خوێندووە. دوای ئامادەکردنێکی سەرەتایی نردیتیانە ئەکادمیشی خوێنەوە ئەکادمی ساڵە 2 ساڵە 3 ساڵە نازانم پێم وابی تا 4 ساڵی خوێندوێتی لە قوتابخانەی. دوای ئەوەی چۆتە بەرخوێننی مزگەوتێ لە گوندی سەران لە قەزای ڕەواندوس سەر بە قەزای ڕەواندوس. بەڵێ دوای ئەوەی کە لەوێ خوێندنێکی ئاوا خوێندنێکی تۆزێک سەرەتایی خوێندووە دەچێتە دەشتی هەولێرێ. ئەمن زۆر نازانم بزەبت لە چ گوندێکی بووە بەڵام بۆ خۆی باسی دەکرد ئەوە بۆ لە دەشتی هەولێرێ بووە. سەرگوزشتەی هەنا کە باز دەکات لە هەولێرێ دەست پێکەی لە خزمەتی مامۆستای گەورەی ڕۆستێ بوو. بەڵێ دەزانی چەند لە خزمەتی ماوە؟ نەخێر ئەوەی نازانم بزەبت چەندە. دوای ئەوەی کە لە دەشتی هەولێرێ دەچێتە دەشتی کەرکوچێ دەچێتە کەرکوچێ لە کەرکوچەش ئەویشە ئەمەش ئەوەندە زانیاریم لەسەر بەڵێ هەر فەقێ وەکو سوختە لە کەرکوچێ دێتەوە دەچێتە کوێ لە کوێ ئەوان نازانم بەر لە کوێ
مەلا ئەبوبەکر هەبووە لەکن مەلا ئەبوبەکری لە خزمەت مامۆستا مەلا ئەبوبەکری کۆیی هەر مەلا ئەبوبەکری کۆیی لە خۆشناون لەوێن دەرێ لە خزمەت مەلا ئەبوبەکری کۆیی خوێندووە دوای ئەوەی دێتەوە دەچێتە کەوپەڕێ لەکن مەلا عەبدوڵڵای کەوپەڕەیە لەوێ لە خزمەتەوەی دەخوێنی و دەبێتە مستعید لەوێ ڕا دەبێتە مستعید دوای ئەوەی لەوێ دێتەوە دەچێتە گەناوێ لەکن مەلا عەبدوڵڵای گەناوێ بەڕەحمەتێبی لەکنەوی دەست بە ینی بەردەوام دەبی لە خوێندن پاشان دەچێتە خزمەت مەلا محەممەدی بۆکانی مەلا محەممەد بۆکانی لەگەڵاڵی شینکایەتی لەوێ وەڵحاصل پوختەی خوێندنەکەی لەوێ تەواوەکە ئیجازەی مەلایەتی لەکن مەلا محەممەدی بۆکانی کە لە گەڵاڵی شینکایەتی لەکوێیە لە گەڵاڵی شینکایەتی سەر بە سلێمانی وەیە لە بەری مەرگەی مامۆستا نەڕۆشتە ئەودی و مەسا لە ئێران بڵێن یەک جار ناڵێم چوویتە کەوپەڕێ لە کەوپەڕێ هاتیتەوە چویتە گەناوێ لە گەناوێ ئەو جارە چویتە گەڵاڵی شینکایەتی لە گەڵاڵی شینکایەتی آخر مەرحەڵەی با بڵێن دیراسەتی فەقەیەتی با بڵێن ئەوێ بۆ کە باس لەکن مەلا محەممەدی بۆکانی کۆتا خوێنی تەواو کردو و ئیجازەی مەلایەتی لێ ئیجازەی علمی مەلا محەممەد بۆکانی خەڵکی بۆکان بخۆی بەڵێ خەڵکی بۆکانە مەلا محەممەدیش لەکن مەلای قەرەداغی مەشهورە مەلا عومەری قەرەداغی مەلا عومەری قەرەداغی ئیجازەی دایتە مەلا محەممەدی بۆکانی مەلا محەممەدی بۆکانیش ئیجازەکەی دایتە مەلا عوسمانی یەکدەست کە بابم دەکە باش بڕوانامەی لە خزمەتی زەنای مامۆستا وەرگرت سەربردەی وەرگرتنی بڕوانامەکەت لەبیرە نەخێر ئەم هەر بەبیرم نییە جا سەربردا ئەو دەیگۆ ئەمە ئیجازەم لە خزمەت مامۆستا مەلا محەممەدی بۆکانی وەرگرت ئەو کات زەواجی کرد بوو کە ئیجازە نەخێر هێشتا نەوەرێنی ئێستاش زەواجی نەکردووە پێش ئەوی بڕۆین سەر قۆناغی دووەمی ژیانی زەنای مامۆستا دەمێ باسی هێندێک لە کۆمەڵایەتی زەنای مامۆستا لەگەڵ خێزان و خانەوادەکەی لە بۆم بکەیت مامۆستا هەم مامۆستا بووە جگە لە کوڕی حەقیقی خۆی کە هەیبوونە بە بەردەوام کوڕگەلێکی زۆری هەبوون بۆی کە قوتابی بوون لە خزمەتی مامۆستا دەیان خوێن جیاوازی کوڕ لەگەڵ کوڕەکانی تر کە قوتابی و تەڵەبی ئەو بوونە فەرقی پێدەکردن ئەگەر زیاتر بەهانایوان وە نەچووبی کەمتر نەبووە ئەوانەی کە لە کنەوی خوێندوون ئەگەر زیاتر ڕۆژێ ئەگەر بکێ 24 سعات ئەو 24 سعاتێک کە بەخەبەرە و بە وشیارە زیاتر لە بەهانای ئەو خەڵکانەوە ئەچوو کە فەقێ بوون لە مزگەوتی لە کنەوی هەرچەندە ئەمەش دەرسی قورئانن لەکەن خوێندیە و چێ برایە گەورەکەم بە ڕەحمەتی مەلا موحسین ئەمیش بە خۆم قورئانم لە کنەوی تەواو کردی و هەم برایەکیشم لە خۆم گچکەترا ئەویش قورئانی لەکەن خوێندیە بەڵام زیاتر هاوکاری حجرە و مزگەوتێ بوو نەک ئیماڵێ ڕاستە ئیماڵش سەرپەرشتی ماڵێکی ئەکرد بەڵام وەکو باوکیش باوکایەتیشی کردیە و مامۆستایەتیشی لۆمە کردی و باوکایەتی کردی بەڵام لۆ مزگەوت و حوزرەی تەقسیری نەبوو ئەو حەق و مافەی کە وەکو خێزان و منداڵ کە هەیبوو لەسەر جەنابی مامۆستا لە بۆ ئەوەی کە زیاد ڕووی دەدا تەڵەبەکانی تاقی بەیان و تاقی ئێوارەکەش هەر لە خزمەتی قوتابیان و چۆن دەڵێ گوتنەوەی زانست شەرعی بوو حەق و مافی ئەوەی نەدەخوارد هاوکاری هەبوو ئاخر هاوکاری هەبوو هاوکاریەکەشی داکم بوو داکم بە ڕەحمەتێبی ژنەکی باش بوو ژنەکی بە دەست و بر بوو دەست و پێسپینە بوو ینی ئەوەی بوو کە منداڵەکانیش بەخێوکە و وەڵحاصڵ بابیشم هەر هاوکاری بابیشم بوو هەر هاوکاری مەش بوو بەرنامەکە زۆر هەڵدەگری بۆی کە لە خزمەتی جەنای مامۆستا بین لەگەڵ بەڕێستانە لێرە ئیکتیفا دەکەم لە بەشی دوین بەرنامەکە زیاتر ئینشاڵڵا تشریک دەخێنە سەر ژیانی جەنای مامۆستا وەکۆی کە دوای وەرگرتنی بڕوانامە زانستی ئەوزارە دەرزگۆتنەوە و ڕاگررتنی فەقەیەکان جارێ لێرە کۆتای پێدەین ئینشاڵڵا دواتر بەردەوام بین.
زۆر بەڕە جەنای مامۆستا مستەفای باپشتیان یەکێک لە مجازەکانی جەنای مامۆستا. مامۆستای بەڕێز ئەگەر پێمان بڵێ ئەو ساڵێک کە جەنابتان ڕۆژنە خزمەتی جەنای مامۆستا کامە ساڵ بۆ چەند ساڵیش لە خزمەتی جەنای مامۆستامانەوە وەکو قوتابی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد والصلاة والسلام على خير خلق محمد وآله أجمعين. بخير بين يا أخوة تشرفتان بخير بهم خوش بك درباري أو مامۆستا بەڕێزە هەندێک پرسیارمان لێ بکەن وەمی بە پێی توانە ئینشاءالله ئەوەی بزانم جواب بدەمەوە ئینشاءالله. ئەمن لە شێستەکان لە خزمەت مامۆستا مەلا عوسمانی بووم. مامۆستا عوسمان ڕوستایی مەشهورە و مەلا عوسمانی یەکدەستیش مەشهورە. هەردوو چەند مەشهورە. ساڵەکان بزەبێت نارم پرانە شێستەکان بوو جار شێست و پێنج بۆ ساڵ لە خزمەتی بوو. مامۆستا 4 ساڵی بە بەردەوامی لە خزمەتی بووی؟ بەڵێ بەردەوام. لە حوزری دەمایەوە لە خزمەتی مامۆستا؟ بەڵێ لە حوزری دەمامەوە. حوزری تایبەتی خۆی هەبوو مامۆستا؟ حوزری تایبەتی تەدریسی هەبوو. فەقەیان کە لێ دەمانەوە هە لەوێدا لە حوزرێ سوختەکان دەڕۆیشتن و سعیدەکان دەمانەوە ئەوەی سڕی بە دەرسی خوێن. فەقەیەکان لەکوێ داهاتن زۆر مامۆستا؟ چۆن فەقەیەکان لەکوێ داهاتن؟ مەبەستم لە گوندەکانی دەوروبەر لە شار و شار فەقەیەکان دوور بوون. مثلا هیچیان ئەمن عێراقی بوو مەلامرات تورکی بوو خەرچی تورکی بوو تورکیان بوو لە تورکیان ڕاهات بوو بەرێ مەلا عومەر خەرچی مەرگەوەڕێ بوو ئەو کاتی کە لەگە جەنابتان قوتابی بوونەوە کە لەگەرە من بوو پێکەوە بووین لە مەدرسێ بووین مەلا خدرەکی بۆڕیش هەبوو ئەویش هە لەگەرەمەدا بوو ئەمە مستعید بووین ئەمە لە خزمەت مامۆستای دەرسمان دەخوێن. لە چییە بوو ئەو کات مامۆستا؟ مامۆستا لە وەرزێ بوو ئەو کاتی مامۆستا زۆر جێنوڕینە بەڵام بەپێی کە پرسیارم لێ دەکەی ئەمنەوە جواب دەدەمەوە. بەڵێ ئەمە ئەو کاتی لە وەرزێ بووین لە خزمەت مامۆستا مەلا عوسمانی. بەڵێ 4 ساڵی بەردەوام جەنای مامۆستا لە خزمەت مامۆستا خوێندی. بەڵێ دەکرێت پێم بڵێ بوون منە ئەو زانستانە کامانە بوون کە خوێندە؟ بەڵێ لە علمی سەرف کتابێک هەیە پێرن کەمال نادرە کمیشە بەڵام دەستخات بوو و دەستمان کەوت بە منی فەرمووی ئەو کتێبە ناوی کەمالە سەرفە لە سەید عەبدوڵڵای وان باشترە ئەوێ بخوینە. ئەو ملەکن ئەوە لە خزمەتەوەی تەواو کرد. لە پاشان کتێبێکی تر بوو گەلێن بەوی ئاداب ئەوشم لە خزمەتەوەی خوین. شەرع عەقاید ئەوشم لە خزمەتەوەی خوین تەواو کرد. بەڵێ مختصر ئەوشم لە خزمەتەوەی تەواو کرد. ئەوە هەر عیلمەکان کە عقاید و عایدی عقیدە وشتی وەیە ئەوی دیکە سەر بوو مختصریش 3 علمن پێکەوە بەیان و بەدیع و ئەوانە ئەویشم تەواو کرد لە خزمەتەوەی. ئەدی شەرعیشم دەخوێن فترە چیم شەرح مەنهاج دەخوێند فترە ششم منهاجیشم دەخوێند وتی ئەوەش کتێبەشی باشە و ئەگەر لەبەرەوە چونکە کە هاتە وەرزێ یەکەم فەقێ بوو من لە خزمەتی یەکەم فەقێ بوو لەوێ مەدرسەم ئاوادان کردەوە زۆر ئیحتیمامی بە من دەدا ئەگە دەرسێ شەرعی پێ نەکرا بە فەقێ دیبرێ بەتەنها ئەیگوتە من با ئەگلێت لێ نەکەن لە میش نەکەن ئەیگو وەرە مارێ لەوێ دەرسی پێگوت لە مارە خۆ. باسی ئەو سای دەرسی جەنابتان لەگەر خزمەتی جەنای مامۆستانی چوە خت دەستان بە دەرسێ دەکرد و دەرسەکان چەند پێوە دەمانەوە؟ ئەمە کەنان و چان بە عەجەلە دەخوارد بەیانی سبحینێ بەخۆ فەقیانان نەخوارد دەنزانی چ وەختی دێتن تەشریفی. دەنزانی چ وەختی دێت. ماڵی لە مزگەوتێ دوور بێ هەنا مزگەوت؟ ناوەڵە دوور نەبوو بەس لە مزگەوتێ جیا بوو؟ بەس تقریبان هەر جیرانی مزگەوتێ. بەڵێ جیرانی مزگەوتێ بوو. ئەوی سڕی بە ئەو حاضر بوو ئەوی سڕی نەبا سەماعیشی نەکرد بە حەڵقە و باز نەبوویان نا بە حەڵقە و باز دانەدانە دەتان خوێن یەکێکە بوو بەڵام ئەبی ویستە بای ئەمن دەرسێ دەخوێنێ بێکەش سەماعی من بکە ئەو دەمایەوە دەکرا جا کەیفیشی لێ وە مەسەلەن زوابیش دادن دەزاراوەتە ئەگەر قسەی هەبایە ئەو ئەستا لۆ وا دەبی لۆ هە نابی ئەگەر وابی چییە ینی مەجالی ئەوەشی دەدا مامۆستای. بەڵێ مامۆستا لە دوای نانیسبێنێ کە دەهاتەوە هەتاکەی دەماوە لە بۆ دەرسێنی وەڕۆی دەواوە هەموو ڕۆژێ هەندێک جاوە بەڕان ناگەیشت لۆنی ڕۆیش بەڕان ناگەیشت تاوە نەدەبوو دەرسەکانی شەرعی دەکەتە پاشنی وەڕۆ. ئەو کاتی کە جەنابتان لە خزمەتی بوون چەند تەڵەبە بوون مامۆستا؟ ئەمە ئی دەرسخوینی مامۆستای بەڵێ ئەمن بووم
مەلا خدری بۆڵی بوو مەلا مراد بوو تورکی مەلا عمەری مەرگەوەڕی بوو مەلا محەممەدەشی ڕژیکەری هەبووی پشدەرێ مەلا محسین بوو کوڕەکەی مەلا ناسیح بوو برای مەلاتەهای ئەمە ئەو جەماعەت هەموو دەرسوونی بوون تەڵەبەی خەڵکی وەرزەی هەبوو نەفسی وەرزێ سوختە هەبوون یەکیان نەبوو ناوی مەلا حەسەن ئەمرێ خوای کرد ئەو سوختە بوو لە کنەما یەک ناوی مەلا عومەر بوو لە تاقاعود لە مستعیداتی لە خزمەتی بووی مامۆسایان لە سەرتاوە نامن لە مستعیدایەتی لە خزمەت ئەو جەباسی جەلسەی یان بڵێن ئاستی زانستی مامۆستا یان علمی مامۆستایی لە چیهان زانستە زیاتر ڕووچ بوو علمی پێبوو بە تایبەت مامۆستا مەشهور بوو و نییە لەنا ئەمن وەبرێم مامۆستا مەشهور لەمو علمەکان لە علمی منطق لە علمی کەلام لە نەحوو لە سەرف لە شەریعەت لە تەفسیر لە هەمووی باڵا بوو مامۆستای ئەوانی جیران بوو نێزی بوون ئەوان دەهاتن پرسیار و شتیان لێ دەکرد لە مامۆستای یعنی مامۆستاکان بەس ئەمن مەلامە لە لێرانە مەلای چی من دەچۆ خزمەتی پرسیاری لێ دەکرد ئەوەندە عالم بوو ئەوەندە زانا بوو زۆر لەسەر خۆ هادیش بوو مامۆستا ئەوەی کە لە یادت بی لە خزمەتی مامۆستا لە کاتی دەرزگۆتنەوەی بوونمە زۆر زیاتر ئیتیمامی بە چ دەدا یان بە چ نەوعێک ئیرشادات هێنگۆی دەکرد کو لەگەڵتانە مەسەن تێکەڵ بوو لە کاتی دەرزگۆتنەوەی ئەنی ئیتیمامی زیاتر بە چ دەدا ئەو ئیتیمامی بەس بەوە دەدا فەقێ لە دەرسێ حاڵێ بی لێی تێبگا دێوە کوڕم مەڕۆ لە دەرسەکەی تێنەگەیشتی تکرارکەوە کەنجی تێگەیشتی ئەو جا بڕۆ عەجەلەی لێ ناکرد لەسەر خۆ بوو هادی بوو ئەوە دوازار مامۆستای بەڕێز ئیجازەی لە خزمەتی ئێوە وەرگرت ئەوەی کە لەسەر تا گوتمان مامۆستای مجاز لە خزمەتی زەنای مامۆستای ڕەحمەتی ساڵی ئیجازەکەتم پێ بڵێ بۆ نمونە عیلمەکان ئاخری کە لە خزمەتی خوێندت ئەجا ئەو ئیجازەی پێدای ئەمن ئیجازەم بە حافلە وەرنەگرت وەکو لە جیان بە حافلە وەردەگیرت وەکو لەوێندەرێ دوو مامۆستا ئیجازەیان وەرگرت ئەمە حافلەمان لۆ کرد ئەمن گوتم حافلەم ناوێ و هەر مامۆستا یەک دەستدای ئەو کاتیش وەختیش گوتم کەنجی پێویستم پێ بوو ئیجازەم دێ ئەگەنە تەواو ببووی تەواو بووم کردم تەواو کرد ئیجازەکە شەفەی بیان چۆن ناو ئیجازەکە گوتم لۆم بنووسۆ ئیشم پێ و تەواو ڕاست ئەمن خوێنەکەم و لەکنە تو کردیە ئەویش فەرمووی هەر وەختی دەتوێ ئیجازە حازر بەڵێ ئیجازەکەی من بەو نوعی بوو ڕاست گرنگ بەڕێستان مجازی مامۆستای مەرحومن بەڵێ ئیجازەم ئێستاش لەمارە تەوقیعی پێوێ عوسمان یەک دەست ڕاستە مامۆستا لە خەسلەتەکانی جەنابی مامۆستا یان وەکو مامۆستای جەنابتان بەچی مامۆستا زۆر کاریگەر بوون یانی تا ئێستاش هەلە یادت بی مامۆستا وەڵاهی فەقەی زۆر خۆشەویستن بە تایبەتیش ئەوانەی کە سعیان کردبا و ویستمان فێرە خوێندن دەبی زۆری خۆشەویستن لێ دووبارەشێ دەکەن دێوە قسووریە مەکەن سعیە بکەن ئەمیش بە پێی توانە ئەوەی لە توانام دەهابی یارمەتیتان دەدەم بەڵێ ئەوە قسەی مامۆستای بەڕێز مامۆستا مەلا خالیدی مەلەچیش یەکێک لە قوتابیەکانی جەناب مامۆستا کە مشتڕە ببووی کە لە خزمەتی جەناب مامۆستا خوێندیتی مامۆستا گەر پێم بڵێ جەنابی مامۆستا و کاتێک کە بەڕێستان ڕۆژنە خزمەتی ساڵانێک بوو چەند لە خزمەتی مایەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آل محمد مامۆستا مەلا عوسمان خدا عفوی بکە خوا لێی خۆش بی یا ڕەبی عالمەکی گەورە بوو زانایەکی زۆر بە قووەت بوو ئەو کاتی کە من لە خزمەتەوی بووم لە 64 ئاخیری 64 تقریبی 9 مانگانی لە خزمەت لە چێ بوو ئەو کاتی مامۆستا لە مەران بوو لە گوندی مەران لە بارەکایەتی لە گوندی مەران بوو خۆش خەرچی بێ مامۆستا نەخێرە من خەرچی خۆش ناوەتێمە خەرچی مەلەکانم دەڕۆی لێ دەمایەوە بەرێ فەقێ بووم چوومە تەمە ئەگەڕاین پێشان گوتبان عالمەکی باش لە جێکی هەیە ئەچوینە خزمەتی بەرێ لەوێن دەرێ لە خزمەتەویم خوین تقریبی
9 مانگان ئایا کمەکەیان زیاتر ئەوە بەڵێ. 9 مانگان لەوێ بووم لە خزمەتەوی پاشان جستان داهات سەری جستانێ مەملەکەتی بارەکاتێ زۆری سادە ئەمیش ڕۆیشتم چوومە کۆێ. ئەوەی کە لە خزمەتی جەنەی مامۆسابووی مامۆسا چۆن ناسی چۆن دەڵێ وەکو پێ ناسیشی مامۆسامە لەو بکە چۆن مامۆستایە بوو مامۆسای بەڕێز بەرێکە لەوێ بووین مەلا سەید کەمال هەبوو ئێرانی ئەویش دەگەرە من لەوێ بوو فەقێ بوون بەرێ ئەویش بەرێ هەردوومان فەقەی بووین بەڵێ سەید کەمالیش ئینسانێکی زیرەک بوو زۆر زیرەک بوو ئەو کتێبی متەوەل لێ خوێند ئەمیش کتێبەکە خوێن مختصر و متەوەل هەر ئێکن بەرا متەوەلەکە درێژەوە بە کورتی ئەو بە کورتێ بڕات لەوێ بووین هەردوو پێکەوە ئێچی دیش بوو باعیز ئەویش هەر ئێرانی بوو ئەویش لەوێ بوو مامۆستا کوو بۆ ئەوانە داهاتن لە دەرێ ئەوانە کەوا لە جێیەکی ئەتوو تەلەبە تەبیعاتی وا بوو ئەگە لە جێیەکی ما بایەوە ویان گوت بە مەلایەکی باش لە جێیەکی هەیە ئەتوو ئەوێن دەرد بە جێ دێشت ئەچێوێن دەرێ لەوێش ئەو گوندەکەمە لێ بووین مەران خزمەتەکی باشیانە کردین زۆر ڕات بە ئەو وەختی ڕاتبە بوو ئەچوونە ماران فەقێ نان و شیویان دەینا و خزمەتیانە کردین بە حەقیقەت مامۆستا مەلا عوسمانیش بەخۆ زۆر خزمەتی مەلا فەقییان یەکرد خزمەتی فەقییان یەکرد بەخۆ مەلا بوو تەبعان خزمەتی فەقییان یەکرد خێزانەکەشی هەر ئافرەتێکی سالیحە بوو باش بوو ئەویش زۆر خزمەتی فەقییان یەکرد بڕوا بکە نان و شیوەکی باشی لۆ ئەنادینە یعنی نان و شیوەکە عایدی ئەوان بیان خەڵکی گوندی دەهێنا ئەوانیش و گوندیش یعنی مامۆستا دەرسی دەدا لە ماڵەش هەم خواردنیش دەهات ماشەڵڵا بەلێرێ وەڵڵا مامۆستا مەلا عوسمان ئەو وەختی کە من لەوێ بووم قازی بوو بەڵێ پرسیاری قەزاوەتیم دەمێنێ مامۆستا بەزارێ بە خودی مەسەلەن جەلسەی علمی مامۆستا باز بکەین بۆن منە لە ڕووی زانستیەوە چۆن مامۆستای بووی کە ئینسانێکی نەرم بوو ئینسانێکی ئەخلاقەکی پێغەمبەری هەبوو سەلامی خۆ لەسەری زۆر بە شەفەقەت بوو سوئالمان لێ ئەکردن زۆر چاک جوابی ئەداینەوە بە نەرمی جوابی ئەداینەوە نەک بە توندی و بە تیژینا تێی دەگەیاندن بەێ ئەمەی تێ ئەگەیاندین بەخۆش عالمەکی گەورە بوو زۆر زانا بوو چەندی برێ هەندە زانا بوو هەموو کتێبەکانی شەرع و تەفسیر و عیلم و نەحو و سەرف و بەلاغا و هەموو نەو عیلمەکە زانی زۆر عالم بوو بەڵێ ینی کە مامۆسای مجیزبی ینی کەواتە لە هەموو زانستەکان تەواو بوو پێرفێکت ڕاست بەری تەواو بەڵێ جەلسەی علمی مامۆستا بۆ نمونە چەندە دڵسۆز لەگە تەڵەبەکانی کە دەستن بە دەرسی ئەکرد ماوەی سەعاتێکی عیب نەبی دەگەر ئەو تەلەبەی گۆت ئەگۆ یەک تەلەبە بەرێ ئەمە ئێکێکە نەخوین نەک وەکو مەکتەبێ بینەما پێکەوە هەموو ئەمن کە چوومە سە دەرسی ئەو دانیش کتێبی لە پێش بوو بە تاقی تەنێ بە من یەگۆکە من خەلاسە بووم هەنجی بە مەلایەکی دێگۆ بە تەلەبەکی دێگۆ بەو نەوعی دەرسەکەی ئەگۆ بەڵام ئەگە 2 سعاتانی شەتوو لەسەر ئەو دەرسەی بای ئیشکالت هەبا چەندی دەگەرد گوت بە ئەوە تووڕە نابوو بێزاریش نابوو نەرم بوو سبەینان کە داتە مەدرسێ تقریبی برێم لە 8 دات هەتاوەکو 12 ئەوە دەرسی بە فەقییانەگو ئەو کاتی کە بەڕەسان لە خزمەتی بوون چەند لەو گوندەی ماوە کە بەڕەسان لێبوون بە خودای پاشی من ئەمن ڕۆیشتم نەزانم چەند بوو پێشی نازانین چەند لێ بوو بەرێوە تقریبی 3 ساعت پێشی من لەوێ کە ڕۆیشتەوێت جگە لەوەی کە پێش نوێژیە کرد و تاریش دەخوێندەوە حوزرەشی هەر هەبوو بەێ حوزرەشی هەر هەبوو بەدەوام فەقەی هەبوون دائیمەن مەدرسێوی لە 7 فەقەی و 8 تەلەبەی کمتری تێدا نەبوو چونکە گوندەکە هاراندەی هەرەگە وەچی ئێستا نەبوو برێم خەرک نانوشی و چتی ئەخەر 6 فەقێش لەبەوە تاقەمەلایەک وا بزانم کاتیەوەنی زەحمەتە مامۆستا ئەگەر بزانی مامۆستا تو بزانی لە لای تر بیست بدیانەوە تا لە خزمەتی ئەو چەند ساڵ بوون منە مامۆستا بەس تەدریسی کرد یعنی هەر ئەو گوندێک کە دەی ڕۆشتێ مەدرسەشی دەکردەوە بەێ مامۆستا مەلا عوسمان وەختی خۆی لە پشدەرێ بووە لە پشدەرێ بووە لای شێخاو دەلیان ئافرەتەکەشی هەر خەرشی بێوران بووە کە لە سەحدودیە کە لەوێن دەرێکە بۆ ئینقلابێ کەریم قاسمی لەوێن دەرهات هاتیتە ڕوستێ و ئەسلەن ڕوستاییە مامێ مەلاتە هایوانە خزمە ئێکرد مامۆستای ڕوستێ هەیە بۆ مامۆستا مەلا ئەحمەد باوێ مەلاتە های جا لەوێن دەرێ بووە پاشان های تەمەران و
لە گوندان طبعا مەلایەتی کردی. بەڵێ باسی قەزاوەتی جەنای مامۆستا دەکرێت بۆی کە حتمما مامۆستایەکی ناودار بووە و چۆن دڵێ اعتیباری لە بۆ کراوە لەبەرەوە قەزاوەتیشان داوەتە دەستێ. باسی قەزاوەتی جەنای مامۆستا بکەیانی چۆن بوو چەند ماوەتەوە و قەزاکردنی قەزاوەتەکانی چۆن بووە؟ مامۆستا مەلا عوسمان ئەو وەختی کەوا دەستیان بە قازێ تێکرد و کردیانە قازی حکومەت نەبوو، هیچ حکومەت نەبووە، شۆڕشە بوو. ئەویش حاکمەکی لێ بوو چۆمانێ بە ناوی حاکم حەسەن بوو. ئەو بڕێک دەگە عالەمێ ئەیکردەویش کەم بوو بە نیسبەت یەک نەفەر چکم بوو لۆ هەموو ئەنتیقەی هەستان پێز مەلایەن دیاریکردن. یەک مامۆستا مەلا وەیسی گرچی بوو، ئێچیش مەلا قادری سکتانی بوو، ئەوە دوو ئێچیش مامۆستا مەلا عوسمان بوو بە ڕەحمەتێوی، ئەوە سێ ئێچی دیش مەلا مستەفای داروسەلامێ بوو، ئەوە چار ئێچ مەلا عەبدوڵای قەراتێ بوو، ئەوە پێنج. بەڵام بە دەرەجە ئێک چونکە مامۆستا مەلا عوسمان ئینێزیک بوو لە قیادەی لەوێندەرێ بە زۆری ئەو غاریەدا ئیشەکان یەکردن و شەرعەکی واشیە کرد، کەس قسە و گفتوگۆ نەبوو. هەر کەسێک کە ئەو شەرعی کرد بە تەبعاً حکمیش لەسەرەکرا پێچانەوە نەبوو. بەڵێ ینی بڕیاری قازیە و کاتە هەرچ بڕیارێک بدرا با تەنفیز بوو. تەواو بوو. بەڵێ خۆشەویستان بەڕێزان هەر بۆ درێژەدان و زیاتر ڕووچوون لە ژیانی جەنای مامۆستای مەرحومە لە خزمەتی هەردوو خوارزای جەنای مامۆستای ڕەحمەتی مامۆستا مەلا ناسح لەگەڵ مامۆستا مەلا تاها کوڕانی مامۆستا مەلا ئەحمەدی گەورەی ڕۆستێ زیاتر لەسەر بردەی ژیانی جەنای مامۆستا دەکۆڵینەوە. هەڵبەتە جەنای مامۆستا چەند ساڵێک لە خزمەتی خوێندووە لە دەستپێکا دەڕۆنە خزمەتی جەنای مامۆستای بەڕێزەگەر پێیمان بڵێ ئەو ساڵانێکە لە خزمەتی جەنای مامۆستا بووی حتمما بەڕێستان حوزرە و شوێنی تر زۆر گەڕاوی لەبەرەوەی کە دراست بکەی لە مەبەستی زانستی شەرعی. هەر سەرەتا ئەوە دەپرسم جیاوازی جەنای مامۆستای کە لە خزمەتت خوێندووە لەگەڵ ئەو مامۆستانە بەتایبەتی لە ئێرانە بەڕێستانە زۆرتان خوێندووە، ئەنی دەکرێت پێم بڵێ جیاوازی مامۆستا لەگەڵ مامۆستاکانی ترا چ بوو؟ ئەگە قەناعەتم پێ بکەی ئەو ئیستیفادەی ئەمن لەوی کردی دە چەند مەلای ئیرانی کردبیتم ئەگە زۆریش مەلا بوو بن ئەو ئیستیفادەم نەکردی خێرە لەوم دیتی لەوانم نەدیتە. یعنی مامۆستا هەندە علمی پێبوون کار لە علمی هەرچی پلێت پرسی باە ئاگاداری لێ بوو. چەندە لە خزمەتی خین مامۆستات؟ وەڵاهی تەقریبەی نزیکەی 2 سال شتێکیوە لە قۆناغی مستعیداتی لە خزمەتی لە قۆناغی مستعیداتی تازە ئەگەیشتە ئەو دەورەی کەوا لەکن مامۆستایی حوجرەی دەرسێ بخوینە. ئەتو جارێ ئەو لە تیفەمان لەوە باس بکەوە پاشەوەی کە هاتیەوە لە ناو فەقیانێکە لەگەڵت بوون چۆن دڵێ مستعیدەکان بۆ خۆیان شانیان دەداوە و دەوریانە کرد، بەڵام فەقیەکانی تر لە بۆیان نەبوون منەوە نیە دواتر کە هاتیەوە چۆن بووەوە؟ وەڵاهی هێزانی چیا مامۆستاکان ئاباش بوون لەگە فەقیەکانی ژێردەستی خۆش ئەبە ڕێز بوون ئەبە ڕوحەم بوون دەرسی باشیان پێ ئەگۆتن ئەمەش لە بینی خۆ کە دووچێت 4 نەفەر بووین بژگە لە دەرسی خۆن کە لەکن مامۆستایان ئەخوین خۆ بە خۆشدا ئانیشتین یەکی دەرس بخوین بە ئەمە هەما دەورە لێدا ئەویدی بخوین بە ئەو لە دەورەی بوون ئەوی بخوین بە ئەو یعنی ئێکدین بەجێ نەدێشت و لە دەرەوەش هەم یعنی سەماع یەکترتانە ئاری لە دەرەوەش یعنی ئەگەر شتێک هەبایە هەر دەئانیشین ئەمە ئیش خۆ گوتە دەمە 4 بوون یعنی 4 بەس مستعید بوون لە هەمان کاتا سوختەی هەبوون چێ سوختەکان ئەو مستعیدان دەیانگۆتەوە مامۆستا دەرسی بە سوختەکان نەدەگوت مامۆستای بەخۆی نە ئەو ئایدیوی نەبوون کابرا لە سەفی سێ برێم ئی مەکتەبێ لە سەفی 5 لە 6
چی مامۆستای برێم کولیە قەدەر ڕاستە بەڵام لامان کاتە 2000 ئەو مامۆسانێک کە دەرسێ بە سوختەکانە گوت هەر تەڵەبەی ئەو بوون هەر تەلەبەی هەموو هەر ئێک ئەوە بوون تەلەبەی ئەو مامۆستای بوون ئەمەش هەما دەورە لێ ئەدا و گوێن لێرە ئاگرت و دەرسی بە یەکێگۆ ئەی نەدی هەمان گوێ لێرە ئاگرتوانش بەش خۆ استفادیانە کرد بەڵێ ینی ئەگە پێم بریانی ئیسفادەکەی کە لە مامۆستات کرد لەبەر چ ئەوەندە مەدحی دەکەی بۆی دەڵێ کە مامۆستایەک بوو لە سەرەتای پێشی بەرنامە گوت هاو شێوەی نەبوون یعنی مەبەست چییە؟ ئینسانێکی بە سەبر لە دەرسێ پرسیارت لێ کردبان وەڕز نابوو بە تون نەبوو لەسەرە خۆ بوو یعنی حەزیە کرد بە هەموو نەوعێکی فەقەی لەکنەوی ئەخوێنی شتی لێ وەربگری نەک بە هەر بە بەرێ و بەرێ وها بڕواتە دوێ یعنی دەمێشی خۆ بچەقینیتن ئەنە ئەوەی هەبوو خاستەن لە ناحیەی میرات و ئەوانە مەواریس و ئەوانە چونکی زۆر بە زەحمەتە ئەوە یعنی زۆری دەگەرە گوتن هەت هەدەهینانە سەرێ چونکی هەموو حیسابەکە عیلمەکە هەموو حیسابیە ینی زۆر بە زەحمەتە ئەو حیسابی هەتا کابرا فێرەبی دەبی وچ گوتی خوێنبیتی لە جەدوەل زەر بوو تەڕق و فلان و بێوان و جەمع ئەوانەی هەموو لە ئەوە بن کەسر و ئەوانە ئەو جاتی ئەگەیشت بەڵام ئەو زۆری بە سەبر بوو لەسەر یعنی زۆری بە سەبر بوو هەتوو چەند سار لە خزمەتی خینۆ تقریبا هەر 2 سال تقریبا شتێکی وە لە بەردەوامی بەڵێ دێمەوە لای جەنابەت دەرسەکان و ئیدی جەلسەی جەنایی مامۆسا مامۆسا منە تەها پێم بڵێ وەکو خار و خوارزان ناسینی زەنای مامۆستات حتمما لە کۆڕ مەزلیسی و هەم سەردانی و هەم گەڕانیشان بێکۆ بووە ینی هەر پێت بڵێ وەسفەی زەنای مامۆسام لە بکە بۆی کە هەم بەمەش هەم بە بیدەرانی بناسێنی والله مامۆستا مەلا عوسمان کە خاری مەیە و لە حەفت پشتاش ئەمە لە پشتێ خۆ ئەگەینەوە یەک دیکە بە حکمی ئەوەی ئەمە زۆر لێ نێزیک بینە مەسەلەن ئەو کاتێ لە پشدەرێ بووە سارانە دووزادات سەردانی خزمانی ئەکرد و زۆر بە ڕێکوپێکی ئەگەڕاوە بەس کە لە ساری 6 هاتۆ منتیقەی بارەکایەتیێ ئەمن لەوێ ڕا لە ساری 6ەوە هەتا وەفاتی کرد دائیمەن ئاگادارم لە ژیان و وەزعیوی بووە هەم لە سەردەمی حوجرێ هەم لە سەردەمی شۆڕش ئەم کە بوو بە قازی بەڕاستی ئینسانێک بووە یعنی نەزیری خۆی نەبووە لە غیرات لە ڕازگۆیی لە فەقیرناس و لە بەرامبەر ئینسانی زالمیش یعنی ئەتوانم برێم ئینسانێکی ئەوەندە بەرامبەر بە زالمیش یعنی هیچ حیسابێکی لۆ نەکردیە ئەوەندە ئینسانێکی بەڵێ باسی علمی مامۆسام لە بکە هەم بە خۆت مامۆسایەکی ئاینی و مەسەلەن بڵێن مجازی وڵی مامۆستا لە عیلمەکان لە هەموو عیلمە سەرکەوتوو بوو بە تایبەتی لە شریعەت و لە شریعەتیش لە مادەی تەلاق و لە مادەی میرات و ئەوانە زۆر دەستێکی باڵایە بەحقیقەت ولا نحو سەرف و لە تەفسیر زۆر ئەوەی هەبوو من پێ ئاگادارم ئەو تەفسیرەی کە زۆر کەیفی پێدات ڕوح المەعان بوو زۆر کەیفی پێدات کەشاف بوو زۆر کەیفی بەو تەفسیرانەدات ڕوح البەیان و ئەوانە ئەو لە حوزرەی تەفسیریش دەگوتەوە تەفسیری دەگەوتەوە حەدیسی دەگەوتەوە علمی دەگەوتەوە نەحو سەرفی دەگەوتەوە ینی مامۆسای ئەو مامۆسای ئەچۆ خزمەتی چ دەرسی ویست بە ئەو دەرسی دەگە ئەگەوتەوە بەڵێ هەڵوێستەی زەناوی مامۆسا مەبەستم لەو هەڵوێستانی کە هەی بوو هەم لە ڕووی بان بڵێن نیشتیمان پەروەری بیان لە ڕووی شەرعەوە ینی بەتایبەتی لە سەردەمی قەزاوت هەی سەربردەی زەنای مامۆسات لە والله لەو سەردەمەی کە تەبعاً سەردەمی ئەیلولێ بوو منتیقەی مەش تەبعاً منتیقەک بوو ئەرێن لانچی شۆڕشی ئەیلولێ بووە مەلا عوسمان لە ساری 64ەوە تێکەراو بوو بە کۆمەڵایەتی منتیقەی کوردەواری باڵەکایەتی طبعاً یەکە چیش بوو لەو کەسانە کە لە بیدایەتی یەکێتی زانایان دروست بوو ئەو دەستی تێدا بوو بە حکمی ئەوەی کرا بە قازی لە قازیەتیش یعنی ئەمن یەکشت لۆ باز بکەم هەتا مەلا مستەفا بارزانی لێی پرسی بوو ئەگەر ئەمن هاتمە حزورت لۆ شەرعی لە ڕووی شەرعەوە کو تەماشای منەکەی پێی گوت بوو وەکو پیرەژنەچێ ئامن لە ڕووی شەرعی تەماشای تووەکە مەبەستی ئەوە بوو ئەمن
عدالتي الشرعي كوا من أول رأسه حكم شرع سونا يعني خونا قور فرقي قدا وباشا وقورو وبسوق هرشي هجار دوران بس أو بوانا خو بس أو نبوا بله ئەوە دەگەڕێتەوە سەر زەریعەتی ئەو هەم حکومدان بە شەرعی خوای بۆی کە حکمێکی دراوەتە دەستی دەبێ حکم بۆی بکە کە خوا دەیەوێت بەڵێ جەراعەتی مامۆستا زۆر زەریع بوو زۆر زەریع بوو و زۆری قسە لە ڕوو بوو هەتا ئەمن بەخۆم لەبەرەوەی زۆر لە خزمەتی بوویمە يعني قالك زعم قول كودا بيئته عند التندي قصيناه يعني جوابي يعني تندي كي بس لا ناحية شرعية كان بو لا روي شرعي لا روي راس قوي تنازلي ندك نخير لا والله بله من لوي بمزارشي لخدمتي بو شرعه كاتبه دو طرف هاتن هدوش ناسيان بو هردو طرف كان انساني بتمن بو شاهد كانوا مدعي عليه حميان وكو يقبون ناسيان يجبون هاتن دانش لحجري لكني دانشتن تماشي كردن قلت جاء من أو شرع وكله بكم كان كوما مصا قلت كان والله أتو شاهدة معتبرة أم أو شرعي نزانم كان ذا تبكيني إيكك تنازل كان لا دعوة خو لا شاهدي خو لا هيك تنازل يكر شرعك بدو قصا كوتاي فيها يعني حلي قصدك كر والله يتكيش أنا بو مامۆستا ئەو علمانەی لە خزمەتی مامۆستا خوێندت چ بوونەوە مامۆستا؟ نەحوو بوو سەرف بوو پسڕیان تەواو دەکرد بەخوای هەندێک کتابەکانت لەبیر مایە شۆڕشەکە ئەبووچی تێک چۆ هەندێکم پێ تەواو نەکران کتابەکانت لەبیر مایە کتابەکان ئێستا هەم لەکنن ئەرێ وەڵڵا باسی علمی مامۆستا بکە علمی مامۆستا وەڵڵاهی علمی مامۆستای بە من بەحس ناکرێت لۆ وەرە لە بە زۆریە لە بە پڕیە هیچ سەربردەی جەلسەی علمی جەنایی مامۆستا لەبیرت مایە بوون ناو کاتێکە لەگەڵتان بوو ینی دڵسۆزی مامۆستا بەوەی کە ئەو پەیامی پێیتی وەکو خۆی بگەێنی تەڵەبەکان چۆن دەڵێ دەستەمۆیان کە بۆی کە لەسەر دراسەتی شەرعی بەردەوام بن و کۆڵ نەدەبەردەوام بن عەرز بکەم هەر تەلەبەیەک کە مامۆستایەکی کە دەرسی ئەخوێندن ئەگەر بڕووکەک دەشتێکی گەیشت بە هەتا پێی بکرا بە مەحاوەلەیە کرد بگەتەکنەوی تێگەشتی ئەوە لە لایەکیش ئەو فەقەی کە بڕێک زیرەک با دەشتێکی گەیشت بە باوەڕ بکە هەروەی ئەزانی کە هوچی ئەولادێکی ویە یعنی ئەوەی نەبووە نەیانی گومانی لەسەر نەبووە کە ئەو کابرا خیانەتی دەگا فەقەی خۆ بکە یان وچگوتی خۆشی نەوێت کەیفی پێنێن تەعاملی لەگەڵتان تەحملێکی زۆر چاکی هەبوو لەو بارەیەوە و حەزیشی ناکرد فەقێگە دەشتی بگا بەجێ بێ لەکنی بڕوە پێی خۆش بوو لەی فێر ببن پێی خۆش بوو استفادەی لێ بکەن پێم بڵێ زەکاوەتی جەنایی مامۆستای کو بوو زەکاوەت وەڵڵاهی جا لە زەکاوەتێ ئەم نەرێم ڕەفیقی لەوانەیە هەر هەبوو بن لە دنیایێ بەس لە منتیقەی مەڕەفیقی نەبوونە لە زەکاوەت ئاخر دەرەجە زەکەی بوو ئاخر دەرەجە زانا بوو ئاخر دەرەجە تێگەیشتی بوو دەستوری تەدریسی ئەزانی هەر کتابەی دەستورێکی هەیە بە گوێرەی ئەو دەستوری ئەو دەرسی ئەگوتنەوە یعنی ئەچمەوەی لێرە جارێک دەستی بە فەقەیەکی ئەگوت زۆری ئەوە بوو لەبەرەوەی حیسابی نازانی مەسەلەیەکی میراتی بوو ئەو شتانە دەرسی پێگۆ ئەمیش لێ ناگەڕائین وچیمەکە نەیخوێن بینەگەیت بە زوانەکانە لێ ناگەڕان لە دەرسێ مامۆستا دانیشین لێ دەبوو بچنە دەرێ ئەمیش لەوێ و هەدانیش بووم ئەویش هەدە گەریەگۆ وردەوەدا هەدە گەریەگۆ وچە گوتی ڕێک و پێک نەبوو وەڵڵا دوایە گوتی هاها گوتی ناسیح تێ ئەگا داخوا حیسابی دەزانی تێگەیشتی ڕاستی شێ کرد ئەنە قسەکەی ڕاز بوو ئەمە بخوا حیساب مەزانی حیسابی کەسری مەزانی حیسابەدی مەزانی لێکدانە و دەبارێت کرد مەزانی ئەیگو ئەها ئێستا ئەو تێدەگا گوێی لە ڕاگرت
الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ملائكي مثلا عمر أمانه بو وتمنش بو ملائكي رسبي بو كاتي خوي رفيقي ما وصل حسين دشتوي هبو لسليماني من لا وفقيبهم لا ما وصل حسين باسي وما وصل عثماني بو كردم وتي ملا عثمان كاتي خوي لما دقيقة العظيم ملا بو ديكا لقل أما ما وصل حسينا بيكا رفيق بون جاء ما وصل ملا عثمان ملائكي علمي بو ملائكي زانا بو ما وصير بو بطواو معنى كلمة خيونوار بو لهم علم كانا وفقي زور إجازة دابو مثلا لو فقياني كاتي خوي مثلا لتركيا ولا إيران وهاتون لا خنديانو زيقر لما وساني فقي كردستاني خوشمان كان لا يبون إجازيان ورتو إجازة علمي ومن لصالي مثلا حفظة وسيو لصالي حفظة يكو حفظة وسيو لمدو كاتيا لخدمتها فقيبهم لدي والزي جا والزي دي شي خوشي ليا هذا بناري أو شاخة قورية ك خوي شاخة بيوند مثلا شاخ قنديلوا جا لبروا ما وصل ملا عثمان ملايشي باجبو هم لإيران وفقيهات بلايان خين هم لتركيا وهم لكردستان وكردستان خومان أهاتن فقيه لا نخين ومن لو كاتك للاي فقيه بون كومال فقيه بون للاي يكي لوان فقيانا كليو بيس ليرا ملايا لمسلمانية بناي ملا محمدي رجي كري ويكي لو فقياني كفقيه بولوية كابين ملا ناصح بو يكي لو فقيات ملا محمد يقبو خلقي تركيا بو اوج لي فقيه بو يتر بحقت كومال فقيه بو يما لخدمتي امان خوين وفقيتيش هبو بيوزنا كان وكانيان باسكم لي لخدمتي فقيه بو ما وصل ملا عثمان كاللي ابو لوديا بمعنى كلمة ملائكي علمي وملائكي تاقبو جا إيما كومال فقيه من لخدمتي أمان خوين وكومال فقيش إجازة عن ورقر لخدمتي يتر هبو خلقي تركيا هبو إجازة ورقرتنو بو تركيا هبو خلقي إيران بو إجازة ورقرتنو بو إيران هبو كردستاني خومان بو كلخدمتي فقيه بو إجازة عن ورقر جا ما وصل ملا عثمان لهمو علم كان يعني دس بالاي هبو لهمو علم زانياري كان دس بالاي هبو ويمش خدمتي أمان خوين آخر ما ذكر ما لا يخنوكو جامع مختصر وأوانا لخدمتي أمان خوين جاء ما وصل ملا عثمان بحقت بمعنى كلمة ملائكة علمي بو وكوركي شيبو كوركي زور شاقبو بناي ملا محسن وكوريتري شيهبو أو منابو لو كاتا جاء ملا محسن سبحان الله جلديق لي يا تقريبا البارك عملي خواي كذا وكوري كناي محسن بو كوركي زور باش وملائكي باشش بو وهروها ما موسى ملا عثمان كومال فقيه وملاي باشي دروز كردبو كلخدمتي خونديني باشيان طاو كردبو علم كانيان خوندبو بوبنا ملاي باش يتر لو ديهاتانا ملايتيانا كريال هاتونا مثلا منطقي هولير يا لهولير ملاتيانا كريا لو دهاتاني دوري مثلا قلالا ليبوبونا ملاتيانا كر بحقنا مو برهمكي برهمي خدني او خدنبو كذا خدن ما مصاب العثمان كديان بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی کە لە بەشیەکەمی بەرنامە لە خزمەتی مامۆستا مەلا عوسمانی یەکدەست بیستمان بەشێکی کەمە لە سەربردەی پێگە و پایای زانستی زانایی مامۆستا لەبەرەوەی زانایی مامۆستا یەکدەست زیاتر لە 40 دانە ساڵ تەنها تەدریسی کردیە و دەرسی گوتوتەوە لە حوزرە و مەدرسەکان فەقێ گەلێکی زۆری پێگەیاندووە و ئیجازەیەکی زۆری زانستی شەرعی داوە بۆی ئێمە
وا بە باشی دەزانین کە بەشێکی تر لە بەرنامە لە خزمەتی جەنای مامۆستابین بۆیە سەرنجان ڕاکێشن بۆی کە خدا یار بێ لە ئاڵقەشتری بەرنامە درێژە دەدەین بە سەربردە و پلە و پیا و پێگە و زانست و خزمەتی جەنای مامۆستای پێبەرز ڕێزدار جەنابی مامۆستا مەلا عوسمانی یەکدەست تا سات بەخوای گەورەتان ئەسپێرم خداتان لەگەڵ.